أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشندو مهربان. قاف والقرآن المجيد. چەند پیتێک لە سەرەتای هەندێک لە سوورەتەکانی قورئاندا هاتوون، ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بۆ پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و جن کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە. زاناکان لە هەندێکی دواون، هەندێکی شیان وتویانە هەر خوددا خۆی زانایە بە نهێنی ئەم پیتانە. بەم قورئانە کە خاوەنی ڕێز و شکۆمەندیە، تۆ ئەی محەممەد نێردراوی لەلایەن خودداوە. بل عجبوا أن جاءهم منذر منهم فقال الكافرون هذا شيء عجيب أإذا متنا وكنا ترابا ذلك رجع بعيد. خەڵکی باوەڕیان نەکرد، بەڵکو سەرسام بوون لەوەی کە یەکێک لە خۆیان نێردراوە تا دایان بچڵەچێنێت و بێداریان بکاتەوە. جا کافران وتیان ئەمە شتێکی سەیر و سەرسوڕهێنەرە، بۆیە وتیان ئایا کاتێک مردین و بووینە خاک زیندوو دەبینەوە؟ دوای مردن گەڕانەوە ئەستەما. پەروەردگاریش لە وەڵامیاندا دەفەرموێت قد علمنا ما تنقص الأرض منهم وعندنا كتاب حفيظ. بەڕاستی ئێمە زانیومانە کاتێک کە مردن زەوی چۆن بەرەبەرە لاشەیاندا دەڕزێنێت و دەیکاتەوە بە خاک. ئێمە تۆمارگەی تایبەتیمان هەیە کە هەموو شتێکی تێدا تۆمارە و هیچ شتێک لەبارەی ئەوانەوە لە ئێمە شاراوە و بزر نییە. بل كذبوا بالحق لما جاءهم فهم في أمر مريج. بەڵام ئەمانە دژی ڕاستین و بڕوایان پێی نەهێناوە کاتێک بۆیان هات. بەهۆی ئەوەوە ئەوانە لە سەرگەردانی و سەر لێ شێواوێکی ئاڵۆزدا دەژین، هەر ڕۆژەی قسەیەک دەکەن. أفلم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج. ئایا ورد نەبوونەتەوە لەو ئاسمانەی کە بەڕا سەریانەوەیە؟ چۆنمان دروست کردووە و ڕازاندومانەتەوە بە جۆرێک هیچ کەم و کوڕی و کەلێنێکی تێدا نییە. والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل زوج بهيج. هەروەها زەویمان ڕاخستووە و بڵاومان کردوتەوە و کەژ و چێومان لەسەری دامەزراندووە و لە هەموو جۆرە ڕووەکێکی جوان و ڕازاوەمان تیادا ڕواندووە. تبصرة وذكرى لكل عبد منيب. ئەمانە هەر هەمووی بۆ ڕۆشنکردنەوەی دڵ و یادخستنەوەیە بۆ هەموو ئەو بەندانەی کە بەلای ئێمەدا دێنەوە و ڕەزامەندی ئێمەیان مەبەستە. ونزلنا من السماء ماء مباركا فأنبتنا به جنات وحب الحصيد. لە ئاسمانەوە ئاوێشی بەپیت و بەرەکەتمان هەردەم دابەزاندووە، جا بەهۆی ئەوەوە چەندەها باخ و دانەوێڵەی ئەو کشت و کاڵانەی کە درەو دەکرێن دەڕوێنین. والنخل باسقات لها طلع نضيد. هەروەها دار خورمای قەشەنگ و بڵند سەری هەڵدا کە هێشوە خورمای جوان و لەسەر یەک و ڕیزکراو دەگرێت. رزقا للعباد وأحيينا به بلدة ميتا كذلك الخروج. ئەمەش بۆ ئەوەی ببێتە ڕزق و ڕۆزی بۆ بەندەکان، هەر بەو ئاو بارانە شوێنە مردوەکان زیندوو دەکەینەوە، هەر ئاوەهایش لە دوای مردن ئێوە لە خاک دێنە دەرەوە. كذبت قبلهم قوم نوح وأصحاب الرس وثمود. پێش ئەمانیش قەومی نوح پێغەمبەرەکەیان بە درۆزانی، هەروەها خاوەن بیرەکان و هۆزی ثەمودیش.
وعاد وفرعون وإخوان لوط هەروەها قەومی هود و فرعون و براکانی لوط واتە قەومەکەی وأصحاب الأيكة وقوم تبع كل كذب الرسل فحق وعيد خاوەن باخەت سڕەکان و قەومەکەی توبعیش کە یەکێک بووە لە پاشاکانی دەوڵەتی حیمەری لا یەمن هەر یەکێک لەوان باوەڕیان بە پێغەمبەرەکانیان نەکرد بەهۆی ئەوەوە شایستەی پێشهاتنی هەڕەشەی ئێمە بوون أفعينا بالخلق الأول بل هم في لبس من خلق جديد ئایا ئێمە لە سەرەتا و یەکەم جاردا کە ئەو خەڵکەمان دروست کرد ماندوو بووین و گیر و گرفت هاتە ڕێمان نەخێر ماندوو نەبووین بەڵکو ئەوان لە گوماندان بەرامبەر بە دروست بوونەوەیەکی تازە ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد سوێن بە خوددا بێگومان ئێمە ئادەمی زادمان دروست کردووە و دەزانین چی بە دڵ و دەرونیدا دێت ئێمە لە شاڕەجی دڵی لێی نزیکترین إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد کاتێک دوو فریشتە چاودێرەکەی ئادەمیزاد کە لە لای ڕاست و چەپیەوە دانیشتون هەموو گفتار و کردارێکی تۆمار دەکەن بە دەستگای زۆر پێشکەوتوو ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هەر قسەیەکی لەدەم دەرچێت خێرا چاودێرێکی ئامادە تۆماری دەکات وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ئەی ئینسان تنگانەی مردن و ئازارەکانی هات هاوڕێ لەگەڵ ڕاستیەکاندا ئەوسا پێت دەوترێت ئەوە ئەو بەسەر هات و ڕووداوەیە کە خۆتت لێ لادەدا و پەناد لێ دەگرت ونفخ في الصور ذلك يوم الوعيد لەوە دووە فوو دەکرێت بە سووردا ئیتر ئەوە ڕۆژی پێشهاتنی هەڕەشە و ئاگادارکردنەوەکانە وجاءت كل نفس معها سائق وشهيد ڕۆژی قیامەت دێت و هەموو کەسێک دوو کەسی لەگەڵدایە یەکێکیان دەیگەیەنێت و ئەوی تریشیان شایەتە بەسەریەوە لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد بەیەکەیەکەی بێباوەڕان دەوترێت سوێن بە خوددا بەڕاستی تۆ لەم بەسەر هاتانە نائاگا بوویت و گوێی خۆتت لێ خەواند بوو ئێستا ئێمە پەردەمان لەسەر چاوەکانت لاداوە و هەموو شتێک وەکو خۆی دەبینیت و ئەمڕۆ چاوەکانت تیژە وقال قرينه هذا ما لدي عتيد فریشتەی هاوڵ و چاودێری ڕوو بە پەروەردگار دەڵێت هەرچی کار و کردەوەی ئەم ئادەمیە هەیە هەمووی ئەوەتە لای من و یاداشت و تۆمارم کردووە ألقيا في جهنم كل كفار عنيد مناع للخير معتد مريب دوای لێپرسینەوە خوددا فەرمان دەدات بە دوو فریشتەکە هەرچی کافر و بێباوەڕێکی سەرکەش و بغزن هەیە فڕێ بدەنە ناو ئاگری دۆزەخەوە ئەوەی کە هەمیشە بەتوندی قەدەغەی هەموو خێر و چاکەیەکی دەکرد مافی خەڵکی پێشێل دەکرد خۆی بە گومان بوو خەڵکیشی دەخستە گومانەوە الذي جعل مع الله إلها آخر فألقياه في العذاب الشديد ئەوە بوو کە هاوڵ و شەریکی بۆ خوددا بەڕەوا دەزانی کەواتە ئێوە هەردووکتان ئەو ئادەمیە فڕێ بدەنە ناو سزای سەختەوە قال قرينه ربنا ما أطغيته ولكن كان في ضلال بعيد هاوڵە شەیتانەکەشی پاکانت دەکات و دەڵێت پەروەردگارە خۆ من لە خشتەم نەبردووە من سەرکەشم نەکردووە خۆی تاوان بارە بەڵام خۆی لەنێو گومڕایی و سەر لە شێواوێکی دووردا نقوم بوو
قال لا تختصموا لدي وقد قدمت إليكم بالوعيد. جاو کاتەی شەیتان و ئادەمیزاد لەلای خوددا دەبێتە کێشەیان خوددا بێدەنجیان دەکات دەفەرموێت شەڕە دەمێت لەلای مندا مەکەن بەڕاستی من پێشتر هەڕەشەی هاتنی ئەم ڕۆژەم خست بۆ بەرچاوتان و پێم ڕاگەیاندبوون. ما يبدل القول لدي وما أنا بظلام للعبيد. ئیتر قسە و بڕیاری من ناگۆڕێت و هەڵ ناوەشێتەوە من هیچ کاتستەم کاریش نیم لە بەندەکانم. يوم نقول لجهنم هل امتلأت وتقول هل من مزيد. ڕۆژێک دێت بە دۆزەخ دەڵێین ئایا پڕ بوویت؟ ئەویش لە وەڵامدا دەڵێت ئایا کەسی تر ماوە خەڵکی زیاتر نییە؟ وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ. لولا شەوە بەهەشت نزیک خراوەتەوە لە خوددا ناس و پارێزکار و باوەڕداران بێ ئەوەی دوور بێت لێیان دەوترێت ئەمە ئەو بەڵێ نەبوو پێتان درابوو بۆ هەموو ئەو کەسانەی کە زۆر تەوبەکار و خۆپارێزن لە گوناه و نافەرمانی خوددا. من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد. هەرکەس لە خودای میهرەبان بترسێت و لە پەنهاندا خۆی لە گوناه بپارێزێت و بەدڵێکی بە ئاگا و تەوبەکارەوە بۆ بارەگای خوددا بگەڕێتەوە جا بەو بەختەوەرانە دەوترێت بفەرمونون بچنە ناو بەهەشتەوە لەگەڵ ئاشتی و ئارامی و هێمنیدا. ئەوە ئیتر ڕۆژی نەمری و نەبراوەیە هەرچیش داوای دەکەن و حەزی لێ دەکەن بۆیان ئامادەیە تیایدا زۆر لەوەش زیاترمان لایە. وكم أهلكنا قبلهم من قرن هم أشد منهم بطشا فنقبوا في البلاد هل من محيص. خۆ ئێمە چەندەها هۆز و نەتەوەی پێش ئەوانمان لەناو بردووە کە ئەوان لەمان بەدەسەڵاتتر و بەتواناتر بوون. خۆ ئەوان بە شارەکان و شوێنەوارەکاندا گەڕاون و تێپەڕ بوون. ئایا هیچ دەرباز بوونێک لە سزاکانیان بەدی کرد؟ إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. بەڕاستی ئالۆ بەسەر هاتانەدا یاداوەری هەیە بۆ کەسێک دڵێکی زیندوی هەبێت یاخود گوێ بۆ قورئان ڕادێرێت لە کاتێکدا ئامادە بێت بۆ فەرمان بەرداری و کردنی هەموو کارێکی دروست. ولقد خلقنا السماوات والأرض وما بينهما في 6 أيام وما مسنا من لغوب. بەڕاستی ئێمە ئاسمانەکان و زەوی و هەرچی لە نێوانیاندا هەیە بە 6 ڕۆژ دروستمان کردوون هیچ ماندوێتیەکیش ڕووی تێنەکردین. فاصبر على ما يقولون وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب ومن الليل فسبحه وأدبار السجود واستمع يوم ينادي المناد من مكان قريب. جاتۆ ئەی پێغەمبەر دان بەخۆتا بگرە لە بەرامبەر ئەو هەموو ناحەقی و نادروستیانەوە کە دەیڵێن و دێتەڕێت بۆ بەرگەگرتنی ئەو ژیر و گرفتانە کە بۆت پێش دەهێنن پێش خۆر هەڵاتن و پێش ئاوابوونی تەسبیحات و سپاس و ستایشی پەروەردگارت بکە لە شەوگاریشدا تەسبیحات و ستایشی خوددا بکە هەروەها لە دوای نوێژەکانیش گوێش بە چاچی ڕابگرە ڕۆژێک دێت بانگ بێژێک بانگ دەکات لە شوێنێکی نزیکەوە. يوم يسمعون الصيحة بالحق ذلك يوم الخروج. ئەو ڕۆژە دەنگێکی زۆر بەرز و سامناک بەڕاستی دەبیستن دیارە کە ئەوە ڕۆژی هاتنە دەرەوەیە لە توێی خاکدا.
إنا نحن نحيي ونميت وإلينا المصير بەڕاستی هەر ئێمە ژیان دەبەخشین و دەشیان مرێنین گەڕانەوەش هەر بۆ لای ئێمەیە يوم تشقق الأرض عنهم سراعا ذلك حشر علينا يسير ڕۆژێک دێت زەوی لە ئاستی ئەوان شەق دەبات و خەڵکی لە گۆڕەکانیان بە گورجی دێنە دەرەوە ئەوە کۆکردنەوەیەکە لای ئێمە کارێکی زۆر ئاسانە بۆ لێپرسینەوە نحن أعلم بما يقولون وما أنت عليهم بجبار فذكر بالقرآن من يخاف وعيد ئەی محەممەد ئێمە چاک ئاگادارین بەوەی کە دەیڵێین و چۆن دژایەتی ئەم ڕاستیە دەکەن خۆ تۆ زۆردار نیت بەسەریانەوە تا بە زۆر باوەڕیان بەسەردا بسەپێنیت کەواتە تۆ تەنها ئەوەت لەسرە کە بە قورئان یاداوەری ئەو کەسانە بکەیت کە لە هەڕەشەکانی ئێمە دەترسن